سڵاوتان نەبێت. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان گەورەترین فیستیڤاڵی ڕاگەن بەهۆی بردومانەکانی ئێرانەوە. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا ئاشکرا دەکات بەهۆی بردومانکردنی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەلایەن ئێرانەوە بە بڕیاری وەزیری ڕۆشنبیری گەورەترین فیستیڤاڵ لە هەرێمی کوردستان ڕاگیرا. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان ڕایگەیاند بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی پێشات لە بردومانکردنی چەند ناوچەیەکی هەرێم و شەهیدبوونی ژمارەیەک هاوڵاتی بڕیار درراوە هەشتمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان ڕابگیرێت. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم ئەمڕۆ لە ڕاگەیەندراوێکدا باسی لەوە کردووە بڕیار بوو لە ڕۆژانی 29 نوێی 2022 تا 2 دەی 2022 هەشتمین فیستیڤاڵی کەلتورە جیاوازەکان کە ساڵانە وەزارەتمان ئەنجامی دەدات لە ڕانیە و بە ئامادەبوونی چەندین گروپ و تیپی هونەری لە چەندین وڵاتی جیهان ساز بکرێت. بەڵام بۆ ئەم ساڵ فیستیڤاڵەکە ڕاگیرا ئاماژەی بۆش کردووە بەهۆی ئەو بارودۆخە نەخوازراوەی لە بردومانکردنی خوشک و برانی ڕۆژهەڵات و شەهیدبوونی ژمارەیەک هاوڵاتی بە بڕیاری وەزیری ڕۆشنبیری و لاوان فیستیڤاڵەکە ڕاگیراوە وێڕای دەستخۆشی و سوپاس بۆ بەشداران و ئامادەکارانی چالاکیەکە.